ئەگەر یەکێک ناوچی ئازاری هەبێ نیشانەی چییە؟ بەڕێزان ئەگەر ناوک چەند مشکلەیەکی هەیە یەکێک لەوانە ناسۆری ناوکە کە هەر لە دیوی دەرەوە دروستە بێ کە موو ئەگەڕێتەوە ناوی واکە ئەم ناوکە تەڕایی هەیە بۆنێکی ناخۆشیە ئازاری هەیە جاجا سوورە بێتەوە هەندێک جار جەراعەت و ئەوەش دروستەکە. ئەم پێوترێ ناسۆری ناوک باش وایە ئەگەر شتێکە بەم جۆرەیە سەردانی پزیشک بکە یان ڕەنگە فتقی هەبێت کە نەخۆشەکە خۆی هەستی پێنەکە فتقێکی بچووکی هەبێ بەشێک لە چەوری دێوە بەشی پێشەوەی سک یان ڕیخۆڵە هاتبێتە ناوی ئەم ئازاری دروستکی بێ یان هەرەوە کارێکی تر. لەبەرەوە ئێمە لە دەرەوە بۆ ناوەوە کە دەست پێکەین یەکەم جار واگومانە بین کە ئەگەر ئەم نیشانانەی هەبێت نەخۆشەکە ئازاری هەبێ و بۆنی هەبێت ناوکی وەتەڕایی هەبێ ئەڵێ ناسۆرە بە شێوەیەکی گشتی و ئەبێت چێک بکرێتەوە. بەڵام ئەگەر ئازارەکە لە قوڵاییەوە بێت احتیمالی ئەوە هەیە فتقی هەبێ یان هەر شتێکی کە بێت کە ئەگەر ئازارەکەی بەردەوام بێ پێویستە پزیشکی پسپۆڕ بیبینێ. سمارت وەرچەرخانە.